ببێتەوە وەصفی کەسێکەکە ئەم سیانەی تیا کۆ ببێتەوە فەرمێ ئەو کەسەی کە ئەمە حاڵیەتی ئەم سێ مواسەفاتەی تایە نەسیحەت وەرناگرێت دەمی پیسە قیژە قیشکەر و هاوارکەرە لەسەر دنیا وەکو چی وایە ئەفەرمێ جیفەة بالليل وحمار بالنهار فەرمێ ئەمە بەشەوە کەلاکە تۆپیوە بۆ ئەمە بەڕۆژ خۆی هیلا کردو بۆ پارە ئەمە نەخۆی هیلا کردو بۆ دنیا ئاگای لە نوێژی بەیانی هەر نییە هەر نازانێ بانگ هەیە لە بەیانیانە نییە نوێژ هەیە نییە جەماعەت هەیە نییە مزگەوت کراوەیە نەکراوەتەوە ئاگای لەمە هەر نییە خواخواو بێ نیوەڕۆژ بەخەبەر بێ نیوەڕۆ بۆ نوێژی نیوەڕۆ خواخواو بێ باوەڕکەن زەلام هەبوو پرسیاری لێ کردوم نوێژی بەیانی و نیوەڕۆ خەوتم دوای عەسر خەبەرم بۆتەوە چی بکەم ئەوە حاڵەت جعبري جواز سخاب في الأسواق جيفة بالليل كلاكيكي بوغنا بشوا وحمار بالنهار بروجيش وكو جودريج واه آخر جودريج گیاندارێکە ئەو کەسەی ئیشی پێەکە زۆرترین مەشەقەتی تووشەکە زۆرترین هیلاشی خاتە سەرشان لە باری وای پێبن ئەگەر چین بۆ مەرزانای بین داماوە چی پێ تای وای پێ هەڵەگرن شتی وای پێکەن وەڵڵاهی هەت پیا و بەزەی پێیاتەوە جا فەرمێ ئەمە بەڕۆژ گوێ درێژە بەشەو کەلاکە ئەم ئینسانە دنیا وێرانی کردووە هەرچی جنێ و فرۆشتنی هەیە هەرچی پشکردنە دینی هەیە هەرچی معاملەی ناشرینی هەیە لەگەڵ خەڵک بەهۆی ئەوەیە بەڕۆژ وەکو گوێ درێژێک تەواو ماندووە بێ بە شەویژە بێتەوە بە کەلاکە تۆپیوێک ئەم کەسە ئاخر مواصفاتی چۆنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عالم بأمر الدنيا جاهل بأمر الآخرة کاروباری دنیا لە هەموو یەزانێ باشە یە ئەڵێ بەڵام من ئەم تەسبیحەم پێ نەبێ ناتوانم دیکرکەم بۆ تەسبیح دروستە کێشەی نییە بەڵام باشتر وایە دیگرەکە بەدەستە بیکەی نایسێ ئەم بەهانان ئەی باشە بۆ لێو تێک ناچێ پارە ببژێری بۆ لە تێگەچێ دیگری خوا بژێری بۆچی پارە بژاردنە لە تێک ناچێ بۆ ئەم هەموو شتا بژێری بەم ڕۆژگارە لێت تێک ناچێ وەڵڵاهی زەلام هەبووە ئەسڵەن زەلامێک با بڵێن چەند خەت لە کراسەکەی هەبوو بژاردوێت ئەو نەخەتیە ئەی باش بۆ دیگرەکان تێ بۆ نابژێرن الله يدر أما أجر أو نبي عالم بأمر الدنيا جاهل بأمر الآخرة دي كنية حسني بصرية فرمي أجر بيت أو أعطوني بقري بدسيا تطلع أما عيارة ونية أما نتشار زالي أما نرخكشي أونية أما كيشي أونية أو أنا مسقاليش على بالام لي برسا هلوشي نروكاني دزنيش تين هي إسلام نالن كأبي بيرج أو كبزانة دزنيشكي بشي بطالبته أبي بزانة إسلامكي بشي بطالبته أفرمي لي برسا هروشين غاني دزنيشين على خواص عادي تخوا والله يخون هذا دواني سياني بيرج من هذا ويجي أما جاهلة بدينك عالمة بدنياك أما جود رجك كلاكك إنسان قيزونك كخوي پروردگار رقيليتي وهو أو دم بيسي أو كردار بيسانوي كهموي لبناوي دنيا يعني كأمجش يكتر لخطركاني زمان بيسي